سڵاوی خوای بەخشندە و میهرەبانتان لێبێت. هیوادارم کە ئەم شەویش لە شەوی پاشیوێکی دیکە کە ئێمە لەگەڵ ئێوەین ئەوە خودای گەورە بە قەڵەمی ڕەحمەت و مەرحەمەتی خۆی بەخێر و چاکە بۆمان حساب بکات ئەم شەوە کە شەوی پارشیوی هەفدەهەمە بەیەکەوەی و ئینشاءڵڵا ئەوەندەی کە لە ڕۆژەکانمان گرتووە ئینشاءڵڵا هەر هەمووی لەلای خوای گەورە حساب بوو بێت و چوو بێتە سەر تەرازووی چاکەکانمان و ئینشاءڵڵا ئەوەی کە ماویشە بیگرین هەر دیسانەوە لەلای خودای گەورە قبول ببێت. شەوت باش وی شەو باشتر و خۆشتر سەحەتەتە باشم سپاس. وئیشەڵڵا هەرە باش بێت. سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه و ڕێز و سڵاوێت تایبەت نۆ بە خودێ مەزن و دلۆوان ئەم شەڤەژی پاشیڤانی ئەم بێ دەست پێکی هیچ کارن تەماشەوانên مەبن ئەم شەڤەژی خودی حەز کرد بڕگێت جودامەیەت هەین هەر ji بابەتی ئیسلامی حتا دگەهتە سرود گوتن و مناجات و دەفژەنی خودی حەز کرد ئەم شەڤەدێ ناف پاشیڤێدا دەرباسکین و هەفکارێت مەژی خودی حەز کرد جهێت جدا جدا کەش هەوەیە جدا جداین باژار و باژارۆکێن هەرێما کوردستانê بوومە دەنگ و ڕنگ بەگوێزن چونکی هەر جهێکی پاشیفیا جدایە. پێکمان جا وەک باست کرد ئێمە هەوڵی ئەومان داوە ئەو بینەرانەی کە بە دیار ئێمە دانیشتن و پاشیڤەکان لەگەڵ ئێمە ئەکەن ئەوە هەر لە ڕێی کوردستان 24ەوە بۆ هەموو ناوچەکان بیان بین تەنانەت نەک بەس کوردستان بۆ خواروی عێراق و بۆ ناوەڕاستیش و دەرەوەی وڵاتیش چەند جارێک چوینە سوید و ئەوە بۆیە لەگەڵمان بن بۆی کە بزانین ئەوان لەوێ چۆن ئەم ڕۆژانە بەڕێەکەن و ئەم شەویش ژبانی هاوکارم وەک باسی کرد بابەتەکانمان زۆر لە خۆ دەگرێت و ئەو بابەتەی کە ئەم شەو تەوەری سەرەکیمانە وتەوەری ئاینی ئێمە یەکەم شەو باسی لێواکەین ئەوەیە کە باس لە چاکەکردن سەدەقەتدان واتە خێر و چاکەکردن ئایا تەنها لە مانگی ڕەمەزان خێری زیاترە یان لە مانگەکانی دیکەش بێگومەن پێغمبەر صلی الله علیه و سلم یەکێک بووە لە ئەکرەمەکان و ئەجودەکان و لە مانگی ڕەمەزانی پیرۆز زیاتر کەریمتر بووە و زیاتریش خێر و چاکەی کردووە بۆیە بۆ زانینی زیاتر لەمە دەچینە لای میوانەکەمان ناوێ خودی و ئەمدی دەست بەرنامەیەکی بەڵێ دەچینە لای میوانەکەمان ئەو بە پسپۆڕایەتی خۆی لە بوارەکە بژمیش تۆزیە ئەم جارێ نەچینە دەف میێبوونی باشە ناچینە لای میوان ئەچینە پاکێج و پرۆرمۆی داتراوەی Sovan çi meselate ya Ramazan pleza çi tu jî pleza çi Tevê zîka bernameyê xelas نا حەزمە کرد کە لە تەوەرەکە شارەزا بن بینەران کە بزانن باسی چ تەوەرێگەکەین ئەم شەو چکە زۆر لە لای ئێمە ئەوە هەندێک جار پرسیارە بەڵێ بێگومان پرسیاریشە لە لای ئێمە حەزەکەین بزانین لە چ مانگێکە زیاتر ئێمە خێر و چاکەکانمانەکە بێگومان ئەم مانگەش ئەتوانین بڵین وەرزی چاکەکردنە بزانین لە مانگە زیاتر خێرمان دەگا یاخود چ مەسەلەیە بووچی یعنی حکمەشندی چە بووچی خێر ڕەمەزانێدا زیاترم دەبی بابەتی بەحەسنی خوددا بەس دا بچین بەحسێ نانەکەی گەرم بکەین کۆدێمەکی بەبیێت باسی نانی گەرم بکەین وەک ژوانەڵێ ئەویش بەهۆی خواستی هاوڵاتیانە بێگومان لە شەوانی پاشیفدا حەز بە نانی گەرمەکان بە تایبەت وەگوتم لە پاشیبان لە نانەوەخانەکان لە شەوانی ڕەمەزاندا زیاتر خەڵک نان دەکڕێت ئەوانەڵێن کە ئەو خەڵکی کە ئەچێت با بڵێ نان دەکڕێت لە کاتی بەربانگ نزیک بوونەوە لە پارشێوانیش هاوڵاتیان زۆر سەردانیانەکەن واتە سپاس بۆ خوای گەورە لەم مانگەدا ڕست و بەرەکەتێکی زۆر بەسەریان ئاباریوە بەرە فڕنێت نانی و دابزانی کە بازارێ نانی گەرمیە چا وەختێ پاشیوێت هەر کارێک کە مرۆڤ بۆ بژێوی ژیانی دەیکات ئەرک و زەحمەتی خۆی هەیە بەڵام لە کارێکەوە بۆ کارێکی دیکە ئەو ئەرک و زەحمەتە جیاوازە مانگی ڕەمەزان و پلەکانی گەرماش بەرزن ڕەنگە هاوڵاتیەکی ئاسایی بۆ چەند خولەکێک لەم شوێنە و لە بەردەم ئەم تەنورینانەدا نەتوانێت خۆی بگرێت بەڵام مەهدی و هاوڕێکانی ڕۆژانە 8 کاتژمێر کار دەکەن و خۆشەویستی زۆریان بۆ پیشەکەیان هەیە و وەک خۆیان دەڵێن ئەو خۆشەویستیە وای کردووە هەست بە ماندوێتی نەکەن وەکو شەفتی ئێمە لە کاتژمێر 5:30 ئێوارەوە ئیشەکەین تا 2:30 پارشێ و زیاتر لە مانجی 5 کەپلەکانی گەرما بەرزە بێتەوە تۆزێ بۆ کاری ئێمە قورسترە بێت بەشکل لەخوا بەزیابێ و مەبڕیدەوشتمان لایە باشترە ژیلوانیش لە ساڵی 2008ەوە کاری نانەوایەتی دەکات ئەو هەویرشێلە کارەکەی ئەو بەشی خۆی هونەری تێدایە بەڵام ئەو 8 ساڵ ئەم کارە دەکات و شارەزایەکی باشیشی لە کارەکەی خۆیدا هەیە
وڵا لەخوا بە زیابە زۆر باشین لەخوا بە زیابە ئیشەکەمان خۆشە و تقریبا سعادە سعات و نیوێک لە کاتی ئیشەکەمان نابێ تا ڕۆژۆگاشێنی وەکو ڕاهاتنە یانی ڕاهاتنە لە ئیشەکە دەست و پێی ڕابێ و هەوشێرانەکەش هەمووی بە قیاسات و کە قیاسەکەدان دراوە بە و پێ و قیاسە ئیشەکە خۆ دەکەی. لە مانگی ڕەمەزاندا خواستی هاوڵاتیان بۆ خواردنە جۆرا و جۆرەکان زیاد دەبێت. لە کۆنیشەوە وابووە کە خواستی هاوڵاتیان بۆ نانی گەرم لەسەر سفرە و خوانەکان هەر هەبووە. لە ڕەمەزانیشدا ئەو خواستە بۆ کاتی پارشێویش زیاد دەکات. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. ماشەڵڵا بازار نانەگەرم ژی وەکی وی بخۆیە گەرم بیشڵا ئەف بازارە هەر بمینێت وەلەو بڕیارە ئەڤروکی هاتیە دەرێخستن پیچێکی وڵاتی دڵگرانکردنە ئیشڵا یعنی هیڤە حتا هێشتا دەمێ مای ژبەرک و خەلک نزیکی جەژنی بیا زیاتر بازار گەرمتر لێ هات بێ ڕەنگە ئەم دەبزانێت کە ئەف شەوە هێدی بازار دەستەزبێت حتا بەریە جەژنی ئانە و ئیشڵا یعنی دیف حەزا وڵاتیانژی ئەف بڕیارە بێتە گۆڕین لێ گرێدانە ماسکی ئەگەر بڕیار هاتە گۆڕین ینی زیاتر وڵاتیات بێژن و حەزە کە زێدەیە هەیە وڵاتی بچەکێ نیگەران بینە شڵ ئەگەر بڕیار هات گۆڕین بەستانە ماسکی ببتە فەرز هەتا ناو جەژنیشدا یعنی چوونا نوێژا جەژنێ و ئەوانە هەبن لێ گرێدانە ماسکی هەبت هەمدا وڵاتیژی ڕازی بن هەمیشدا حکوومەت ئەرکێ خۆ جێبجێ بکرد پاراستنە وڵاتیادا بێگومان هەم زیاتر لە بەرەوەی کە هاوڵاتیان پارێزرابوون وەک دەبینین ڤایرۆسی کۆرۆنا زۆر ڕۆژ بە ڕۆژ زیاتر تەشەنە دەستێنێت لە حاڵەتێک بووین کە ڕۆژانە هەندێک پامنێرانمان لە هەواڵەکان ژوان من و تۆ وەرمان دەگرت ئەوێت ئەمڕۆ بۆ نمونە لە دهۆکی هیچ حاڵەتە تۆمار نەکراوە یان لە سلێمانی هیچ حاڵەتە تۆمار نەکراوە بەڵام ئێستا دەبینین زیاتە کات بۆیە زۆر ئەبێ ئاگاداری خۆمان بین پێتەوی زیاتر خۆ پاراستنێ داکو هەم حکوومەت جیهاری کار بێت پاراستنە وڵاتیانژی هەمدا بڕگارێ تووسای تون نەدت و وڵاتی هۆسا هەزرکن ڕەنگە هەندە جارە هۆسا هەزرکن و حکوومەت دژی وڵاتیان تڕاوسە تایبەتیژیت بوونێت تووسەدا ئیشڵە چه هزرێت تووساژی نەبن بزانین کە حتا جەژنێ دێ ڕەوش کیڤێت ئیشڵە بەرە باشتر ئینشاڵە بەرەو باشتر بڕوات مجد ئەم دەست بابەتی خۆ بکەین تایبەتیژیت هەی بە ڕەمەزانێدا سوبحان الله مرۆڤ ساکتێ مرۆڤ خۆشی گەلە جارەی مەردەت خێرکردنێدا ناف بەرپەرێت قورئانە پیرۆزات ناف ئاەتەدات ناف فەرمودێت پێغەمبەری سڵاو سەر بن وەکی هەتا تەژی بەحەسلی کردی ڕەمەزانە پیرۆزدا پێغەمبەر سڵاو سەر بن مەرتر لێت هات زێدەتر خێرکردن و زێدەتر گوتە سەحابیەش دە خێراکن سەر بابەتی ڕاستی باشە جداهیە خێرکردنێ هەی ڕەمەزانە پیرۆزدا گەل هەیوێ دی چێ خودانە خێرە خۆ هەر خودانە خێرە خۆە خدا حس کرد بۆوی بابەتی مامۆستا علی هەرتەلی مامۆستای ئاینێت گەلمەدا مامۆستا گەلە بخێراتم خدای ڕۆژی نوێژ تاعەت قبیل کرد ئینشاءالله ئەزمعین ئینشاءالله خدای ما بگەینێت حتا دوو ماهی کە هەیوێ ئینشاءالله هەر لە خۆشیدا بن اللهم آمين بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه السلام عليكم ورحمة الله وبركاته خی پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی لی دەپاڕێنەوە نوێژ و تاعەت و قیام و سیامی هەموو لایەک قبول بکە ئینشاءالله ئەوەی ماوە لە خێر و دەستکەوتەکانی مانگی ڕەمەزان بە باشترین شێوە و بە زۆرترین خێر و چاکە بەدەستی بێنین سوپاسان دەکەین بۆ ئەو دەرفەتە ومێدەوارین بێتە مای ڕەزامەندی خی پەروەردگار و لەم مێنبەرەوە سوودێک بە هاوڵاتیان و هاونیشتیمانیان بگەێنین لە هۆشیارکردنەوەی ئەو بابەتە ئاینیانەی کە بەڕاستی زۆر گرنگە و پێویستە ڕێز و دەستخۆشیم بۆ جەنابیشتان هەیە بۆ تەواوی ستافەکەوانە سوپاسان دەکەین ئەو تەوەری کە دیاری کراوە پێم وابێ باسی هەمە هەر یەکسەر بچینەت ناو بابەتی دا تایبەتیژی خێرکردن و سەدەقە یعنی هەموو بەریان بینێت ناو هەیڤ ڕەمەزانە پیرۆزدا بۆچی خێرکردن یعنی هەندە جارە سنەتە هەندە جارەژی فەرزت ناف ئاینی ئیسلامیدا خۆ خودەیە هەر ڕزقی دێت بۆچی خودێ خۆ ڕزقی وەکی هەمیادا باش ناکرد ژبلی و ئینسان خۆ خێرێت گەل ئینسانێکی بکرد پێم خۆشە ئەوەلەن بەدەست پێشی ئاەتێک کە ئەگەر بچینە خزمەتی خير الكلام كلام الله أعوذ بالله من الشيطان الرجيم والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا وإن الله لمع المحسنين سپاس بۆ خوای پەروەردگار کە
دائم مرۆڤەکانی وا تەوجیه کردووە هەمیشە و هەموو کات ڕوو لە چاکە و ڕوو لە خێر بێت لەو کاتێک کە عەقڵ و شعوری پێبەخشیوە و ژیانی بەبەردا کردووە مکەلەفە بە هەرچی چاکەیە هەرچی معروفە لە هەر شوێنێک و لە هەر جێگایەک بێ و لە هەر ئاستێک بێت و هەر ڕەگەزێک بێت هەمومان مکەلەفین بە چاکەکردن لە ڕەمەزانە بێ و لە غەیری ڕەمەزانە بێ وەکو پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام کە فەرمووی واتق الله حيثما كنت وأتبع السيئة الحسنة تمحها وخالق الناس بخلق حسن ئینسان لە هەر شوێنێک بێ و لە هەر ئاست و پۆستێک بێت دەبێ مکەلەفە بەوەی کە تەقوادار و خۆپارێز بێت چاکەکار بێت و لە دوای هەموو خراپەیەکیش هەر بێئومێد مەبە لە دوای هەموو خراپەیەک ڕۆ چاکەیەک بکە بۆی هەم خراپەکە ڕەش بێتەوە شوێنەواری نەمێنێ و لە لای خەڵکیشە ڕووخۆش و چاکەکار بە ئەو پەڕی ڕەوش بەرز بە بەرامبەر بە خەڵکیش ئەمە ئەو فرموودەیە کە وامان تێدەگە بەڕاستی وامان تەوجیه دەکا و فێرمان دەکا کە ئێمە دائیمەن لە چاکە کۆڵ نەدەین بزانە لە هەر شوێنێک لە هەر جێگایەک لە هەر ئاستێک بی زۆرن ئەوانەی کە بێئومێدن ئەڵێن ژیانمان زۆر بە خراپە ڕۆی چی کرد بەڵام ئەم فرموودەیە شیرینەی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام زیاتر دڵخۆشکەرە بۆ ئەوانەی هەتا ئەوە حەڤدەی ڕەمەزانە تا ئێستاش با بێئومێد نەبن لە ژیان با بێئومێد نەبن لە چاکەکردن ڕوو لە چاکە بکەن مەیدانی چاکە و دەرگای تەوبە دائیم لەسەر پشتە مەیدانی چاکەکردن کە ئایا خێر و چاکە لە ڕەمەزاندا ئەرزش و قیمەتی خۆی چۆنە و لە غەیری ڕەمەزانیشا چۆنە معلومی بەڕێستانە کە مانگی ڕەمەزان دەرفەت و هەلێکی زۆر باش و گرنگە بۆ هەرچی چاکە و حەسەناتت دەخۆی داگرتووە ئەم ئاەتی لە خزمەتی دابووین سەرەتا کە خوای تەعالە دەفەرمێ والذین جاهدوا فینا ئەمە لە مانگی ڕەمەزاندا جوانتر خۆی تەفسیر دەکا ئەوانەی دائیمەن جوهد و کۆشش دەکەن تەمان ڕەمەزان هەموو سەرتاپای کۆششە هەوڵ و شەڕ و شەڕانگێزیە لەگەڵ نەفست لەگەڵ ئارەزوەکانت لە خۆگرتنەوە لە خواردن و خواردنەوە شوبهات و حڕومات و ئەوانە هەمووی لە خۆ قەدەغە دەکا حەڵاڵەکان لە خۆی دوور دەخاتەوە ئاو ناخوا خواردن ناخوا یعنی ئەم شەڕە نەفسیە بەڕاستی هەل و دەرفەتێکی باشە بۆ ئەمە پێی دەڵێن مجاهدە و جوهدی خۆت و کۆششکردنە فەرمووت چ دەکا هەر ئەم جوهد و هەوڵ و کۆشەوا دەکا لەنەهدیەنەهم سوبولەنا هەر فەرموو لە ڕەمەزانە بەو ئیرادەوە تۆ کە بڕیارتدا بە ڕۆژوبی هەرچی دەرگای خێرە دەخاتە سەر پشت هەرچی دەرگای چاکەیە دەیخاتە سەر پشت زەمینە سازی بۆ هەموو شتێک دەکات بۆ ئیچ ئینسان لە ڕەمەزاندا دڵکراوەترە بەزەی زیاترە سەدەقەی زیاترە لە خزمەت قورئانایە دوعای زۆر دەکات سەردان و سیلەی ڕەحمی زۆرە بە فەقیر هەژار دەست ینی دڵی دەکرێتەوە ماڵەکەی لەسەر پشتە زۆر دەبەخشێ زۆر دەگریێ شەو ڕۆژی بۆ نییە بە شەو بە ڕۆژ بە ڕۆژ و بە شەو خەریکی عیبادەت و بەزیانی مامۆستا لە سەرەتاش وەکو باسم کرد مەبەستی خێرکردن یان زیاتر بڵێن سەدەقە چ پێویست دەکا خوایە کە حاڵی هەموو کەسێک دەزانی ئەوە پێویستی بەوەندەیە پێویستی بەوەیە پێویستی بەو نعمەتەیە چ پێویست دەکە ئێمە سەدەقە لەگەڵ یەکتی بکەین بۆ خوا بەخۆی یعنی ئەو ڕزقی کە بە من دەدا بە سوڤانیشدا ئەوەی بە سوڤاندا بە بەڕێزیشدا ئەوها ئەمە بۆ مرۆڤایەتیە یعنی بۆ بینی خۆمان ئەو پەڕی چاکە و فەزڵ و ڕەحم و سۆز و بەزەیمان لە بینی خۆماندا هەبێ یعنی تۆ کە چاکەیەک دەکەی خۆخوای پەروەردگار دەزانێ و جەنابەت دەڵێ بەڵام ئەمە ئیختیبارێکە ئەمە ئیختیبار و تاقیکردنەوەیەکە لیەبلووەکم کە خوای گەورە هەندێکی پایە و پارە و ماڵ و سامانی داوەتێ و هەندێکی نەیداوەتێ کە ژیانی دنیا هەمووی ئیختیبارە هەمووی ئیختیبارە الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا زانا أو اختبارا أم تاقيكردنەوە کە ئەم شانۆی دنیا کە بەڕاستی هەمووی لەسەر تاقیکردنەوەی بابزانین تۆ خوا ماڵی پێداوی حکمتێکی تایە کە بۆ داوێت و نەیداوە بە ئەو
کە نەیداوەتە ئەو داویە بە تۆ ئەمە هەمووی بێ هیچی بێ حکمت نییە. حکمەتەکە ئەوەیە هەر ئەگەر بەڵگە بێ بەڵگەیە لەسەر ئیختیبار و تاقیکردنەوە. خی گەورە تاقیب بکاتەوە. من ماڵم هەیە بزانم ئایا لەو ماڵبەخشینەی کە خوا چاکەی لەگەڵ من کردووە ئایا میش بەرامبەر خەڵک چاکم؟ چکە خی گەورە وا دەفەرمێ و ئەحسین کەما ئەحسن الله إليك. چۆن ماڵی بە تۆ داوە ئەو پڕی چاکە و منەتی لەسرت هەیە زانمە تۆ چۆنی ئایا تۆش بەرامبەر خەڵک وای و ئەحسین کەما ئەحسن الله إليك. خوا چۆن چاکەی لەگەڵ تۆ کردو چاکە کار بووە دەبێت تۆش ئاما بەرامبەر خەڵک چاکە کار بی. ماڵی بە تۆ داوە بەخوای شکرانە لەسەر ماڵەوە نیە هەر دەست بەرزکە خوایە گیان سواس دەکەم حەمد و سەنای تۆ دەکەم ماڵ زۆر بە من داوە سپاست دەکەم بەخوای شکرانە لەسەر ماڵەوەی بە خەڵکی بەخشیەوە. شکرانە لەسەر عیلم خوام عیلمی بە تۆ داوە و ئاتاکو نیە وکو چۆن دەفەرمێ هەموو عیلم بە هەموو بە خەڵکی دا بەخشیوە ئەو عیلمە خەڵک لێ ئیسفادە بکە و ئەحسین کەما ئەحسن الله إليك. خوا چاکەی بە تۆ داوە پیاوێکی شارەزا و عالیمی دە خەڵکی باسوود لە عیلمەکەت ببینێ مەی شارەوە تاقە و هێز و هێزێکت هەیە دەسەڵاتێکت هەیە ئەو دەسەڵاتت تا چەند خی گەورە بەرزی کردووی دەفەرمو خزمەتی خەڵکی پێ بکە چاکەکار بە بەرامبەر بە خەڵک بە ماڵ بە عیلم بە قووەت بە هەرچی هێز و بازوە خی گەورە ئیراد چینە بەهرەمەند بی جناب لە شتێک من لە شتێکی تر ئەو دادە بەڕێزە لە شتێکی تر بەهرەمەندە هەر هەمومان دەتوانین کۆمەڵگەیەک دروستکەین چاکەکار بین بەرامبەر بە یەکتر تۆ لە بەهرەی خۆتەوە و لە ڕووی خۆیەوە من لە ڕێی خۆمەوە بەڕاستی کۆمەڵگەیەک دروست دەبێ یعنی ژیانێکی لەو پەڕی خۆشی و کامەرانی دادەبێت. جا پرسیاری جەنابەت ئەوەیە کە یەکەم خاڵ کە بۆ خی گەورە دەیدا بە و نایدا بە ئەو خێرەکە سەبەب چی ینی بۆ وەکو بە مساوات نەیداوەتەوەی دەمانە لەزەتی دنیا لەو ئیختیبارە نەبوو لیەبلوەکم ئەیوکم ئەحسن عەمەلا. ینی ئینسان ممکن ئەوەی کە خوا پێیداوە چاکەی لەگەڵ کردووە ئەگەر نەیدابایە لەوانەیە زۆر شکرانە بژێر نەبا لەوانەیە دەرنەچوو بالەوە ئەوەی فەقیرە ئەگە بیدا با لەوانەیە غرور بایە ئەنی کەس ناتوانێت ڕخنە لە ئیشی خی گەورە بگرێت چونکە ئەوەندە حەکیم و دانایە. هەر بۆ نمونە دەڵێ کابرا کاتی خۆی بەلای بێستانێکدا ڕۆی بینی ئەوە شووتی بە بڕکێکی بچوو گوۆیە و سەیری کرد گوێز ئەوە گوێزی گچکەی دا و ئەو گوێزە گەورەیە دارێکی زەبەلاح ئەو گوێزە بچووکانە دەدا تیخوایە گیان ئەوەندی سیر ئەەکەم هەموو ئیشەکان لە جێ خۆیدا بەڵام ئەو ئیشە ڕخنەم لێ هەیە دەبوو ئەو شووتێ بۆ بڕکەوە بەو گوێزەوە باە ئەو گوێزە گچکانش بۆ بڕکەکەیەوە باە لێک دەوەشێنەوە دەڵێ لەو قسانەدا بوو گوێزە کات بەسەری کەوت تاق والله خۆیان ڕجعت عما قلت ئەوەی ئەمن دامداوە ئەگەر وا بەسەرم کەوت باەت چی با لێدا کەس نەدەوێت بە من جۆز وشی دابم. ئەمە حکمت و دانایی خی گەورە وای داناوە هەموو شتەکان زۆر بە جوانی واللهی خوا شاهیدە ئەوەی فەقیرە با دڵنیا بێ بەو فەقیری ئەوڕۆ کە شکرە زۆر باشترە لەو دەوڵەمەندێک کە خوا نەخواستە دەوڵەمەند با غرور دەبوو هەمووی ئەوە لە مەیدانی ئیختیبار و چاکەکردن و ئەوەی باشە مامۆستا جەنابەت فەرمووت مەرج نییە چاکەکردن بە ڕێگەی مادیاتەوە بێت لە ڕێی پارەوە بێت ئەکرێت بەهرەیەکت هەبێ هوەرێکت هەبێ بەڵام زیاتر باسی ئەو حاڵتە مادیە بکەین چکە لە ڕەمەزانانە زیاتر ئەوانەی کە فەقیر و هەژارن بە سەدەقات زیاتر ئەبوژێتەوە ژیانیان. دەمانێت بزانین کە تەنانەت دکتۆر نەبیل عوادی ئەڵێت لە ڕەمەزانانە پیاوچاکان سەلەفی ساڵح هەڵەسان تەخیریانە کرد چاکەکەیان هەتا گەیشتنە ڕەمەزان بۆیە بۆ ئەمە بەستە وایە کردو کە چاکەکە خێری زیاترە یان لەبەری کە هەژاران زۆر زیاتر لەو مانگە پێویستیانە. طبعا مانگی ڕەمەزان لە نەک سەدەقات هەموو پەرستوشەکانی تامێکی کەی هەیە لە ڕەمەزانە ئەوجا لە ڕووی عیباداتەوە با پێدابێ ئەو نوێژەی کە تۆ لە ڕەمەزان ئەکی جیاوازەکە ئەو نوێژەی کە لە غەیری ڕەمەزانایی حتا خوای گەورە خەڵاتی ڕەمەزانی تەراویحی داناوە یعنی نوێژ ئەرزش و قیمەتێکی تایبەتی خۆی هەیە نوێژێکی دیاریکرا و تایبەت کە لە مانگی ڕەمەزانە تەراویح و قیام اللەیل ئەکرێ و تەراویح ئەکرێ یعنی معنای خەڵاتی ڕەمەزان یەکێک لە نوێژەکان ئەوەندە تام و چێژی هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مزگەوتا کردوویەتی و ئەصحاب و سەلەف هەمووی کردویانە و بە قورئان خوێندن و ئەمانە هەمووی ئەوەی خۆی هەبووە قورئان خوێندن پێغەمبەر صلی الله علیه و سلم لە هەموو مانگەکان یان
لە مانگی ڕەمەزان جبریل دەهات قورآانی بۆ دەخوێندەوە گوێ لە ڕادەگرت و یعنی قورآن خوێندن تامی خۆی هەیە چونکە شهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن مانگی ڕەمەزان ئەو مانگەی کە قورآانی تێدا نازل بووە یعنی قورآن خوێندن تێدا عیبادەتێکی جیاوازە لەوەی کە لە غیرێت وەرە عمرەکردن زیارەتی ماڵی خواکردن بزانە عمرەیەک لە ڕەمەزاندا خێری چەندە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی وەکو حەجێک لەگەڵ حەج يعني حجة معية واتە بەس تەنها سەدەقەکردن و یاخود چاکەکردنی هەموو شتەکان دووقات و سێقات هەموو شتەکانی باوەڕکە هەموو شتەکانی لە ناو ڕەمەزاندا قیمەت و گرانبەهای خۆی هەیە یعنی عمرەیەک خێری وەکو ئەجر نەک وەکو حکومە خێرەکەی وەکو حەجێک وابێ نوێژێک ئەەکەی ئەو هەموو نوێژانە چەند فەزڵ و پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیهتیمامی بە نوێژ دەدا زیاتر لە ڕەمەزاندا بەتایبەتی ئەو دەشەوانی ئەخیری اعتیزالی دەکرد بە شەو نوێژ لەگەڵ خێزان و ماڵ منداڵی زۆر خەریکی شکرانە و خوا و لە مزگەوت دەمانەوە ئەتیکافی دەکرد دەمایەوە ئەمانە هەمووی گرنگە یعنی تۆ هەموو ئیعتیکافکردن لە مانگی ڕەمەزاندا چەند جیاواز بووە نوێژەکان دوعاکردن حتا دوعا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ کە دوعای صائم جیاوازە لەوەی کە دوعایەکی دیکە لە غەیری صائم يعني دعوة الصائم لا ترد دعاء إنساني روجوان رد ناكريته أو جاء همو حتى صدقيك بجناب البرسيارة كده صدقات يعني كبيغمبر صلى الله عليه وسلم دفرمي كان أجود ما يكون في رمضان دائما سخيت بعدبوة بلام لما يجي رمضان زياتر دي بخشي يعني وكو كالريح المرسل يعني أو اندا وكو الرسول رشبايك أو اندا سريع بو أو اندا تون بو لما البخشين بس بيزاني بقى فلان كذا محتاجة بۆی قەرکردبایە نەیدەیش برسی بێ پەچی بکەوێ چونکە سەدەقات مانگی ڕەمەزان دەزانێ هەژاران چین دەزانێ هەژاران کە ڕەمەزان هەندێک شتی خۆی هەیە کە چۆن جەژنی بە دووادادێ جەژن پێویستی بە خواردنە پێویستی بە لیباسە بۆ لە ڕەمەزاندا زیاتر ببەخشین و پشارەکەی تۆیە لەبەرەوەی جەژنی بە دوودادێ خۆشیی بە دوودادێ پێویستی بە لیباسە پێویستی بە خواردنە خواردنی جەژنە حتى بزانە سەدەقەیەکی دیاریکراوی داناوە خوای گەورە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرزی کردووە کە سەدەقەی فیترە ئەو سەدەقەی فیترە هەر واجبە ئەوە لێ بەدەرێ ئەوە زەکاتی هەیە چیە بەڵام سەدەقەی فیتر تایبەتە بە ڕۆژی ڕەمەزانێ حتى فەقیرژی هەتای فەقیر یعنی بتوانی ژیان و بژێوی خۆی بۆ جەژنە بۆ لیباسە ئامادە بکە و ئەلەو خۆشیی بەشداری بی بەڕاستی ئەوجا سەدەقە ئەوەندە فراوانە لإنفاق حتى إيثار ويؤثرون على أنفسهم يعني إسلام أوند لروي بخشينه أوند الدولة من ده يكشد ناتو يعني برنجاري بيته إيثار شداي هنا إيثار ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاص چند بيست بيبو خوشت أو زاد ده أو كسي يعني براسي أما نمونية شيء لو بري برزيدايا كإنسان لروي بخشينه مالك بخوت بيستشتا ولو كان بهم خصاصة آخر كومالجي مدينة پیغمبر صلی الله علیه و سلم بۆ چوو لەوێ ئەوان سەرکەوتوو بوون هەژاری نەما هەموو ئەوانە لەبەر ئەوە بوو کە ئەصحاب و ئەنصار و مهاجر دائما ئەو نمونە لە سەوان دێتەوە کە ماڵیان دەبەخشی ماڵی خۆی هەمووی دێنا دەیگو ئەوانە لێ قەوماون دەستگرۆی خەڵکی داماویان دەکرد لە وڵاتی مەش ئەو نمونانە بووە لە کوردستانی ئێمەدا خەڵکێک مەسەلەن لێ قەوماوە شاری هەولێر کە لە قەوماوانی کاتی خۆی ئەنفال و چیمیاباران و ئەوانەی کە تەرحیل کراون هاتون ئەلێرە خەڵکی بە کۆمەچیان کۆ کردوێتەوە بە پێشەنگی مامۆستایان و خەڵکی دیکە و دڵسۆز یارمەتی کۆمەچیان بۆ خەڵکی بردووە لە شەڕی داعش و حتا یەزیدیەکانمان بینی کە ئەوانەی لێ حتا خەڵکی ئاوارەی ئێستاش لە دەستگرۆیی کرا یارمەتیدانی خەڵک زۆر تەنانەت هەر لە زروفی کۆرۆنا خەڵک هەبوو سەلەی خواردنی کۆ کردەوە بۆ یارمەتیدانی خەڵک ئێستا لە بارودۆخی ئێستا نمونەیەکی زۆر جوان لە قورئان لە باسی بەخشینە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو ئاەتەی کە باز دەکات لە سوورەتی الحەدید کە دەفەرمێ ئەو بەخشینەی لە پێشی فتح دەبەخشرا کە ئیسلام پێویستی پێبوو ئەصحاب و یاران پێویستیان پێبوو بۆ جیهاد و جەنگ جیاوازە لەو بەخشینەی کە لە دوای فتحی مەکە چووکە پێویست نەبوو لا يستوون وەکو یەک نین لا يستوي من أنفق من قبل الفتح وقاتل زانت وەکو یەکوانیە چونکە لە کاتی پێویستی و قەیران ئەرێ بۆ خێر و سەدەقە زیاتر گشتی بەڵێ باشە سەدەقە خێرکردن هەیە مەسەلەن هەندێک وەختە سنەتەر سەرخودانێ
مثلا پاره یانجی علمکی هندک جاروجی فرض برسر مثلا هندک جاروفیت پاره بدت یانجی جاری کاری جیران خوب کت یانجی هاری نخوش یکی بکت چه موقفك مثلا خير والصدقه فرضه لتسكاتي چی سنته طبعا اوي كفرضه وزكاه فرضه مالت هي خوي قبره وكو ركن الى ركن كان اسلام سيا ركن شي برز زكاه دانا لمالك خذ من اموالهم صدقه حروكو فرضه خوي قبره في امري بيك فرمانه خذ من اموالهم صدقه تطهرهم وتزكيهم بها مال لدولمندان ورقرا يعني خذ لشيء من لدولمندان وانك اخوا بيداون هي انا دبي بيدن نيدن شري لقل باشا تزقى لزكاة يعني هيت موقفيش ديك خير كرن صدقة فرضنية مثلا كابرا حرة بكيف خويا باري هي بملايين دولاري هي حرة يام بيدي الندى زكاة دا بلان باقي اواني ديك حرة كبيدي الندى بس صدقة باري حرة بله حرة مسألة دان بلان حالتها اگر برسيتي وايل خلق كردو اتشهد بو دسيت بابك قناع باري يعني انسان كم ترخمه يعني لا يؤمن بيغمس صلى الله عليه وسلم والله لا يؤمن يعني فرمي والله كسي بخوي تيربي وجيرانا كي بشو بسيتي من سر بنيتوا دقرتها حالته شيء كوم القيها منع بارد بي ناكل دبي لا البيت المالي مسلمان امام عمر خلش شي داوكا جولك ابوا زانيتي كبيره وبكوتو ناني نيو خليك داهاتو ولا رنگي داما وزبد ضعيف بوا فرميتي تا هيبو لي ما استاندو او رونيتي دبي يارمتيش نبدي يعني حالتي اتو معقول نيه يعني دولة من بي وخلقك فقير به او لو اختباري در نسو نعبارة راستا حرة بلان ناكري يعني برسيتي وكو علماء كذا فرمين ما جاء فقير الا هناك غني قد اخذ حقه لهر شوينك بينيد هجارك هي دنوزيتوا هاوار دكا دل نيابه دولة من ديك لتنشتتي حقك خواردو معناه كارثات دبيتو او لاني ليه بيدرك مساله زكاه او اشتيك واجبه وفرضه وبلام حالتي برسيتي بقات اورادي كاسلام لحالتي برسيتها لصالي برسيتي امام عمر دزبريني لابرت خلق دست بناي جاني بناي بود زيد برد لبروي برسيتي كوايلي هاد اشتي الضروريات تبيح المحظورات او جاك باباي دولمن بتسيب الوكاء كم الزكاه مداو يا ارمتي او خلقش نادم يعني ايثار اويا ويؤثرون على انفسهم لباس زياله انفاق كاوا بخشينك او زكاته بلام ايثار اويا كاتو لخوشتي بقريوا كزاني زور ضروري شتا بلام بيدي بكسك او بري يعني لوت كهري برزي ايمانه تا مامۆستا وەک دەوترێت لە کوردەواری خۆمانەڵێ لە شوێنی تاریک چرا خۆت بۆ خۆت لە بەردەمی خۆت بیگریت ڕووناکیت پێ ئەدات وەک لەوەی لە دواوە چراکەت بۆ بگرن بەقەت ئەوە ڕووناکیت پێ نادات ئێستا هەندێک کەسەیە گوێبیستی ئێمەیە خۆی مەزدەڕێکی ڕزقی نییە خانمێکە لە ماڵەوەی خانەدانە یان لە ماڵەوە دانیشێت بەڵام مێردەکەی سەدەقە ئەکات بۆ ئەویش حسابە مێردەکەی بێ نیەت بکات بۆ ئەویش حسابە حەزەکان لە مانگ ڕەمەزانە کۆم و خەڵکێکی تر سەدەقەی زۆر بکات ئەوانە حاڵەتیان چۆنە بێت طبعا مادام لو مالا درسو زكاة لو مالا درا همو ينتدى مأجور همو أجري هي توخو لو ماليك شيء نفقه لسلا بياوي مال نفقه أدا مال منال أجيني كحقي أو مالا درا معنى أوان اشتدى مأجور كابرد بيني حيوانك سلبري بو عائليك عجلك شي قورة سلبري مانقاك جويركيك سلبري بو حوت كسي تدا بەشدارە ینی پیاوێک دەیکا صاحب ماڵەکە و پیاوەکە کردوێتی بەڵام چی تێدا مەئجورە هەر هەمویان تێدا مەئجور ینی سەدەقە بەرچاو وەکو چراکە نییە بڵێ لە پشتەوە بەرچاوڕوونی بۆ کەسی تریش هەر هەمویانە بەڵێ ڕووناکی بۆ هەر هەموو بەتەئکید بۆ هەر هەمویان دەبێتە مای خێر و خۆشی بڕە بۆ وڵاتت یەک سەدەقە لەوانەیە هەرێمێکی ئاوە ئەوەندە بە دڵسۆزی کراوە ئەوەندە بە ئیخلاسی کراوە ها خوای گەورە کردوێتی دەرواز بە مای خێر بۆ هەموو منتیقەکە چ جاوی خێزانێک يعني صدقيك لشوينشي ئاوا دەکرێت لە ناو شاری هەولێر مثلم لەوانەیە عائلە هەبێ لە هەولێر خێرخوازی گەورە زۆرن دەستگای موسساتیان زۆرە دەستگای خێری زۆرە هەر ئەم سەدەقەیە و یارمەتی و کۆمەچیە دەبێتە دەواازەی خێر بۆ یەک وڵات و مەملەکەت ئەی بۆ کەسی مردوش ئەبێت
کەسێکە لە دنیا نەماوە حتما خانوادەکەی خانوادەکەی. سەدەقی بکەن بۆ ئەو ئەگات لە ماڵی ئەوە بۆ ماڵی ئەوان ئەولاد چی دەکا وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ئینسان کە مرد إذا مات ابن آدم انقطع عمله إلا من ثلاث صدقة جارية وعلم ينتفع وولد صالح يدعو له أولاد هرشي ديكا فشكو بشي لدواي مرنيشي فشكو بشي لم مالي خوي كابيشي وناوا طبعا أو داهينري أو مالي بوا باو بافيران مان بابو ما كسي إيوا أوان بون با أجا بروجيكت هي قل شو هاتو استابانا بوا مشينا بيشيني شي هبك لباو بافيران أو بوا أم زراعة جيان لاديو مرقسات ومانديتي كشون خونيان كردو وشكتو ماندو بونا وكاروان بكو زراعة بكا إيه باشا أوان أمرو ما برهم كيد خوين بلام إلا أوان خير بس ما بس أجر خوي نيكرد بيش فاهم بقول أجر خوي خيري نكرد بتاجيا لجيانا وده دواي مردني خوشي نيكرد بي مادام أولادي لدواي خوي ديكا شكو بشو خيره كي بو يجري باشا أجر جنك ببي إذني بياوكي خوي ميردي خوي خير وصدقة لمالي بياوكي بكا بله بقولنا حساب ذكري يعني بخير حساب ذكري شو كبا بإذني بيها كذا بله بخوي مسألة إذن شدة زاني صدقة هي تو لبيني خويا دتوانا أو شيء ريخن مثلا برنامج كبي إذني بدابي شتيشي وكل الثقة شتيشي كم دبخشي جوازة مثلا يقلد تقول الباب ميوانك دي كسيك دي خانة خويك دراوسيك أمانا ناكري بڵێ وڵا ئەمە ئیزنی وەرنەگرتەوە چۆن لەسەر سیقەت دەتوانی ببەخشی یعنی ئەخێزانەکەشی ببەخشی و لە گۆڕێنێ بەڵام مەسلەی هەندێک شتی ئەدای زەکات و ئەو واجباتانێک کە پێویستەوە هەیە چێ دەیدا هەر پیاوەکەیە پیاوەکە دەیدا بەڵام شتی هەڕەمەچی شتی خێرێکە بەسیط ئەوانە دەتوانێت بیدا بۆ دراوسەیەکە چێشتێکە نانێکە یارمەتیدانی خەڵکێکە کۆمەچیەکە ئەوانە دەتوانی لە ماڵی خۆی لە ماڵی پیاوەکەی بیدا بیبەخشێ بەڵام وەکو زەکات و نەفەقە لەسەر ئەوەی کە مەسەلەن زەکاتی سەرفترە زەکاتی دیکەیە چێ لە سەرەتی پیاوی ماڵ بەڵێ مامۆستا هەر لە پێشینانەوە بیستومانەڵە خێرت کرد مێڵە ئەم دەست بەو دەستەی ترت بزانێ بەڵام لەگەڵ ئەوەشە مرۆڤ ئاوهایە حەزی لە چاولێکردنە چاولێکەری هەیە لە چاکەکردن جا ئێمە بهێڵین کەس بزانێت نیەتمانەوە بێ خەڵک نەزانێت لە بەرەوەی کە نامانەوێت یان نیەتمانەوە بێ بۆی کە خەڵکی تر لە ئێمەوە فێر ببێت خوای تەعالا هەردووچی باس کردووە سرا وعلانیە حاڵەت هەیە پێویستە دەبێ سڕیون للغایە زۆر سڕی بێ خەڵک نەزان تووشی ڕیایی نەبی بەڵام حالەت هەیە علانیەت بۆی کەم لێرە لەوسە ئەو مێزە شتێک دەبەخشم بۆی ببمە هاندەرێک بۆ الذين ينفقون أموالهم بالليل والنهار بشو بروج يعني شيء يعني كسرا وعلانية حالت هي بيوز ذكاك ببيا قدويك بو خلقة شي ديكا هانيان بدي كهردو شي هي عقد دقرته وسنيتي خوي علانياتي ما بستي بيبي إخلاصكي دز أو دستنزاني ما بس إخلاصكي زياتر أجر بو خوابون بو كم يشد بخشي بخوا قالك زورة بلان بو خوا نبو معناي چەند زۆریش بێ هەرکەمە هیچ نییە لەسەری تاوانبار دەبێت گرنگ ئیخلاسەکەیە بۆ خوابوونەکەیە نیەتەکەی خۆت دەزانێت جا بۆیە بەڵام هەردووچی هەیە جار هەیە ئەصحاب ڕزای خوایان لەسەر بێ منافەسەیان کردووە وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض پەلەکردن و ینی پێشبڕچێکردن لە بەخشیندا ئەو بابەشمان هەیە الذين ينفقون أموالهم في السراء والضراء أو جور بخشينانا كبا بأشكرا بنيهني لفقيري عند دولمندي بشو بروج لكاتي قيرانا لهر سردميكا في ويزبو بروم بلبكن وصارعوا يعني وسابقوا أما أنا همي بلكردنا لوا وكو أصحاب رزاي إخوان اللي هو هم مالي خوي هنا وبو هجاران يعني شي ماوته ولا مال ده أبو بكر فرمي والله بس حب الله ورسوله هيز نماوته تناقش شويستي خو وأنا هرتي هنا ما بو هجاران بو يارمتي داني جنگ وجهاد يستعمل فرمي أول شو حفدي رمضان شوي مثلا يادي جنجي بدر مثلا يباش أو نصرة بس بدسهات ولقد نصركم الله ببدر وأنتم أذلة بخوي هم يارمتيكم شي
ئەوان و ئیرادە و عەزم و لایانی خێر بووە ئەوەندە بە ئیخلاصی بوون خوای گەورە ئیلا نەسڕەتی دان ولقد نصركم الله ببدر وأنتم أذلة فاتقوا الله لعلكم تشكرون مەبەستم ئەوەیە کە هەموو جەنگ و یارمەتیدانی یەکتر و هەمووی وەکو باسم کرد لە بیدایەتی باسی ئەنسار و مهاجر و کە ئەو هەموو ماڵیان دەبەخشی و ئەو بۆ ئەو ماڵی خۆی هەموو دێنە ئەوە خوای گەورە ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون سەربەرزی دنیا و قیامەت لەوەدایە ماڵت چی پێویستە لە کاتی پێویستیدا بیبەخشی بە خەڵک کاکە ئەو بەهەشتەی ئێمە 5% داوای دەکەین خوا دەفەرمێ بەخوا بەدەست نایە ئیلا بە ماڵ بەخشین نەبێ لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون کاکە ماڵی دنیا چییە ئەوەندەی خۆشە کە تات و تێری و تەواو یعنی بۆچی بڕۆ خەڵکی تێرکە خەڵکێک برسیە یعنی هو سەد مۆزنی بەحسێ خێرکردنی و سادەقەوە تێکردن مەشڵان لێوی دەوڵەمەندی ئێرەش هەتا ڕادەیەکی باش خێر و سەدەقە دەکەن بەڵام هەموو ساڵێک تەماشای دەکەی ڕێژەی هەژاری هەر لە زیادبووندایە فەقیر لە ناو وڵاتدا هەیە لە ناو شاردا هەیە سەبەب چییە ئێمە نازانین خێر لەگەر چێ دەکەین یان دەبی یعنی لە ناو ئیسلام باش چێ کرایە دەبی خێر لەگەر چێ بکرێ یەکەم جار چکە دەبی ئەوەی بزانی بدەیە چێ دوای خێرەکەی ببەخشی ڕاستە طبعا ئەمە بزانە ئیسلام چی داناوە مؤسسەیەکی داناوە وەزەکات وانێ زانم لە ماڵێکی دیاریکراو بۆ چەند شخصێکی دیاریکراو بە شێوازێکی دیاریکراو ئەمە زەکات دان إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليه والمؤلفة براويتو كتسن صنفيكن أمانة الزكاة ولا ليرة باسي زكاة دكان بس صدقة دكان إنما الصدقات لا الصدقة ما بس فيها زكاة صنفك أي صدقة صدقة جا أجر خير وبخشينا أو فراوان ترى عام ترى أو شو كم شينا كابر الدولة ما تجيب بقريته ويا كتوشتك الدكية خير هدية مثلا أو هر خيرك هر بو فقيرين هدية شيء دبي بدولة ما نديش ما يعني ايش بخير حسابه هدية بخير حسابه والله ومعنى برام صدق مسألة صدقة اللي كبراوته شو كباسي أو أصناف أنا ذكا أو هالصنفاني كفقيرة مسكينة قرزارة يعني في سبيل الله لما على جهاد مجاهدة يعني ربوارك يعني مكاتبة ويك خليك خوي كويليك أو بأزاد بون بيريسي ممالا أمانة هموي أو هالصنفانة ك زكاة يعني بيدتي وكو واجبي زكاة كلام الله جايت الأمانة ما بس ما مع البخشين بوشيوية كإسلام بمؤسسي كردوها بيت المال داناوة خلشي دياري كردوا موظفة والعاملين عليها خريكاته دايني ولدست شيء أمينة بدري أو بيت المال بو أو سردم في خبر صلى الله عليه وسلم صحابة كان بو بلام إستا بوري خستني خد بكري بديل هيك هاك أتو بديل هيك هاك فرمو خلقاني لتوانن لشوين شيء آوا قركيك جندك شارك بمؤسسة بكري زو أو سانة شيء سندان رخراوة يا سندان رخراوي خير خوازي هي مثلا أو مالانا كودا كاتو بس هجاران شاء توزيع دكاتو أما أوانا شيء يعني أسايا بخوت ندي بيدي كسي دزقيا شي خير خوازي أوان بزاني دست شيء أمينة بداتي وكا أجر يقين بوي خلقك هي خزمي خوته والناس خوته أو باشتر الأقربون أولى بالمعروف كأخوي تعالى كفرمي وآتوا المال على حبه ذوي القربى ذوي القربى أو مالك كزور خوش الدوي وهتو طلت فيه ويتبرو بدك أو كساني كخزمي خوته أو باشتر لويكتو بيدي شويني شيتر حتى لكردواري خوش من الله تيكل الدم بكيتو كوش باشتريك يعني لا يعني قصي كردواري أو بابتانا بو خزمي خوتك يقيني كفقيرة لي يقيني وصلي رحمة خوش تلوسي دروز دكا محبة دروز دكا حقي خزماتية حقي مسلمانيتية حقي يعني أجر جيران بيو خزم بيو مسلمان أو أولاد ريش زابوية دلم إسلام هاتوش تكاني همي ريك خصو ريك زور بجواني ريك خراوة شرني بيت المال بلام إيشي لسر بكري دستشي أمين هبي عاملين عليها كأوانش حقي خوي عند راوتي ئەوان پشک و بەشیان هەبوو بۆی تووشی دەست بۆ گەندەڵی نەبن باویش حیسەی خۆی هەبێ کاک ئیش دەکا ماندوو بە ئیشەکەوە بزانە ئیسلام ڕێنی ئەو دەستگا خێرخوازانە ئێستا دەتوانن بەشەکی لە خۆیان هەڵگرن بەشەکی بۆ خۆی هەڵگری لەبەر ئەوە چییە چونکە والعاملین عەلەیها کە ئیش دەکا تووشی گەندەڵی نەبێ محتاجە چاوی لێیە
ونیا ئیش و ڕۆژانە مۆزەفێکە ئەوە عەدالەتی ئیسلامە ئەو عەدالەتە جوانی کە ئەوجا کە بە موئەسسەکرا ئێستاش فەوزایە بێ بەرنامەیە ینی نە موئەسسەک هەیە دار هەیە موئەسسەش هەیە منچینە نەتوانێت وەک پێویست فەقیر ڕزگار کات ینی ئەمە کارەساتە و لە وڵاتێکە هەژار ئەوڕۆکە پێویستی بەس خواردنی جەمێک بزانە لە سەروی $100 لەوانەیە تەکلیف کات و بچیت 20,000 دەدەیە خەڵکە 10,000 دەدەی ئەو هەژارە 10,000 ینی بەڕاستی ئەمە فەقیر زیاد بوونە ینی خەڵک زیاتر فەقیر ساڵانێکە عوامێکە ئەوەی دەبینم هەندێک دەستگا هەیە خەڵک بڕۆ هەموو ڕەمەزانان بە سەدان و بە هەزاران کەس ئەو هار سڕی گرتووە بۆ 20,000 و 30,000 ئەمە ناکاتە ینی بەڕاستی بەداخەوە دەبوو ڕێک بەڕێک حکوومەت ڕێکی دەخا خەڵکانی دڵسۆز و خەمخۆر دەتوانن ڕێکی خەن مامۆستا و زانایانی ئاینی ئەویشی پێ بەسپێردرێ یەکێتی زانایان هەیە بێتە خەت کاکە باشتەکە بە موئەسسە بکرێ ئەو ماڵ و سامانە ئەوها بە هەدەر نەڕوا چکە بە فیرۆدانی خەڵ ئەو ماڵ و سامانەکە ولا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم قياما بەخوای بڕی پشتی کۆمەڵگە مەسەلەی اقتصاد و ئابووریە کاکە بوو نایەن بیلەوە بکەنەوە بزانە چۆن ئالێتێک بدۆزنەوە ئەو ماڵ و سامان و زەکاتە خەڵکی فەقیر خەڵکی مستحق وەریگرێ جاری وای خەڵک کە ئەهل نییە وەری دەگرێت کاکە هەردەخوا و سەدەقە و ماڵیشی پێ ناچێ و زەکاتیشی پێ ناچێ و هەر وەریش دەگرێت ئەوە ویستم بێ مەسەرە مۆزای بەس بە خۆت هاتی باش ئەگەر یەکێک کە پێویستی بە خێر و سەدەقە نەبی وەرگری تووشی چ سزایەکی خوای دەویستم ئەکە ئەوانەیە کە ماڵی خەڵک دەخۆن بە ناحەق تاوانی مەسەلا من دەوڵەمەندی سۆڤان پێویستی پێ نییە دەڵێم ئەوە سۆڤان ئەو پارە بۆ خۆت سەدەقەیە ئەو پێویستی پێ نییە وەریش دەگری بەس ئاخر سەدەقەیە گەر بڵێ زەکاتە نابێت نانە زەکات سەدەقە سەدەقە و ماڵ پێم گوتی گەر یارمەتیەکە کۆمەچێک یارمەتی دەدات چ لە گۆڕێن هەتا گەر پێویستیش پێ زەکات کە ماڵی فەقیرە ماڵی ئەو چەند سنفانەیە کە هەیە بڕۆ کاکە بدەوان ماڵی ئەوانە ئەمە بەسم لەوە زوڵمەکە لێرەیە کە تو زەکات خذ من أموالهم صدقة كوكو زكاة بدري بشيء ك لا دولة من كان ودي وترد على فقرائهم بوصر فقير كان توزيع ذكري لا شيء ودي دولة من كان بو شيء بو فقير كان وكو زكاة الشرعي واجب أو دياره لا شيء ودي وبشكي سندا كان نسبكشي دياري كراوة لصدات سند دري لصدات دوني ومثلا أتو أجر زكاة هي مثلا بۆ منە $1 ملیۆن تێ وانیا دەبێت تو هەستی 2 دەفتەر و نیو سەدا 2.5 زەکاتی لێ بدەیت دیاری کراوە ینی ماڵێکی دیاری کراو لە چەند کەسێکی دیاری کراو لە چێ وەردەگیرەوە دەدرێتەوە چێش بەڵام سەدەقە و هەدیە و ئەوانە ئەوەش هەر تێدا مەئجورە ئینسانەت و بەخشینەکەت هەیە دەدەیە کەسێک ئەوەش تێدا مەئجورە ئینشاء الله بەڵێ هەر لەسەر ئەمە مستەفا حوسنی کە بانخوازێکی مسریە بەناوبانگە ئەڵێ کاتێککە ئەچم بۆ شوێنێک لە ڕەمەزانانە خواردن ئەدەن یاخود سەدەقەیەک ئەدەن ڕێک لێ وەرەگرم لەگەڵەوەشا بڕێ پارەیەکی کەم هەرچەنێکی بێ خەمە سەری ئەڵێن تۆ لە بری من بیدە بە کەسێکی دیکانی ئەوەی کە ئەزانە پێویستی پێنی ئەتوانێت هەر ئەو شتە جوانە بکات شتێکی بخاتە سەر و بڵێ تۆ بیدە بە یەکێکی دیکە وزی هەبوون ئەبێت تووسە خۆزگامە ببێ بە کولتور لە لای خۆمانەگەر پێویست لە عامیلی خێر زۆر جا هەر لەسەر عاملی خێر مامۆستا هەر وەکو دەزانین ئەوانی کە سەدەقاکەن یەکێکن لەو حەوت پۆلەی کە لە ڕۆژی دواییدا هیچ سێبەرێک نییە ئیلا ئەو حەوت پۆلە ئەچنە ژێر سێبەری عەرشی خواوە با بزانین ئەو کەسەی کە ئەبێتە وەسیتێک بۆی کە سەدەقەکە بگەێنی هەر ئەچێتە ژێر ئەو سێبەرەوە هەر ئەو ئینەی بۆ حسابە بێت بەتەکید الدال على الخير كفاعل يعني إنسانك بيت عاملي خير يشتيك والله مشينا بيشي أو مأجورة بيشي أو أجرك يدس كوتو أو دس بيكا بيشينك أو هاندرك أو عاملي خيرة يعني داعي خيرة زعلم مشين إيه موكو ما مصان أو دا بشكو بالشمان هي أجر مالج نبخشين بلام داعي خير نزول زار خلق هانا دين خير بكن صدقة بكن قربان بكن لم يعني برنامج آوا فيش من جنابشان مأجورا وأنا خلق هاندا داي يعني سبين مشين واني لديار معنا ودانشتون إن شاء الله ضلي دولة من ذا كان دزولي
دەروی خێریان لێ دەبێتەوە دڵنیا بن ماڵ بە سەدەقە کەم ناکە واللهی ماڵ بە سەدەقەتدان ئیلا زیاد دەکا بەرەکەتی دەکەوێتی وەکو مێوێک وایە هەتا لێی ببڕی هەر زیاد دەکا لێی ببڕە چەند جوان دەبێت بەڵام نەی بڕی مێوسی لێ دێ کاکە هەر مێوی ترێ ساڵێک خزمەتی مەکە مەی بڕە لێ کاکە ئەو چاکەیەتان دەستکەوتووە سپاس بخوا بەڵام لەگەڵ ئەوەی کێشەی ترتان هەیە لەپڕ لەسەر ناخواردن هەڵتانەسەرن فەرمووەرە دوو کەس خەریکە شەڕەکەن وەرە سڵحیان بکە ژنومێردە لە یەک جیاونەتەوە ناچمەوە ماڵەوە هەتا مامۆستا بزانم ئێستا ینی دەرفەت نییە نمونەی ئاوات بۆ بێنمەوەکە لە حاڵەتی زۆر سەخت و ناسک شتیوا ڕووی داوە یعنی دەبێ بشتی هیچ خێرەوە بنوێست ئەنی بەڕاستی ئەمە ئەوە منە تێک نییە لەسەر خەڵکی خۆمان ومە خی گەورە ئەو چاکەی داوەکە دەبێت لە خزمەت ئەو خەڵکە دابین ئێمەش بۆ خەڵکەوە جوانین ئێمەش ئەگەر ئەو خەڵکە نەبێ خۆ ئەمە ئیمامی بۆ چێ دەکەین خەتابەت بۆ چێ دەکەین لە خزمەتی چێداین باشە سەدەقە و خێر گەل غەیرە موسڵمانی درستە یۆنژی بەس بێت و بدیە موسڵمانی سەدەقە خێر سەدەقەی خێر احتیاجە بۆ ئەوانیش دەبێ بەڵام وەکو زەکات تایبەتە بە موسڵمان زەکات تایبەتە بە موسڵمان کە بدرێتە فەقیرێکی موسڵمان زەکاتی پێ دەدرێت بەڵام سەدەقەی تری تعاون و یارمەتی ئینسانی ئەوە الذين ينفقون أموالهم في السراء والضراء والكاظمين الغيظ والعافين عن الناس تمام باسی خەڵکە بەخشینێک کە دەبەخشی بۆچێ بۆ هەموو خەڵکی یعنی یارمەتیدان ئاژەڵێک بەستە زمانێک پێویستی بە ئاوبێ بیدێ ئەجا ئینسان لەقەت کە ڕەم نابەنی ئادەمە وەکو ئیمامی عومەر دای بە جوولەکەیاننا لە بەیت المال نەیبەخشیەوان ناکرێ بڵێ وەڵام من ئەوە ماڵ بەخشینە و دەتوانی یارمەتی کۆچی وتعاون و على البر والتقوى مامۆستایسە باسی ئاژەڵت کردت ئاژەڵەتی نووە ئاوێکیەداتێ سەدەقە هەر لە چوارچێوەی مرۆڤایەتیە ینی ئەگەر من بمێ چاکێ بکەم لەگەڵ ژینگەکەم لەگەڵ ئاژەڵێکی بێنە هەمووی خێر و حەسەناتە یەک نەمام دەسێنی زانە چەند ئەجر و سەوابی هەیە ئەوەی باڵندە دەیخوا ئەوەی دەکەوێتە سەرزەوی جوانی سێبەرەکەی بەروبوومەکەی ئەوە هەمووی تێدا مەجورە خۆ ئینسان تێدا پاداشتی هەیە یعنی یەک نەمامی بەسیت دەچێنی دڕکێک لا دەبێت لەسەر ڕێ مسلمان صدقەیە وتميت الأذى عن الطريق صدقة الكلمة الطيبة صدقة بس ما باسي بخشين دكين خو بخشين هرب مال نية بخشين خلق ببخشكاك لما نقرا رمضان جورتين بخشين أويك تو خو أتوي بخشي أتو جيشين آخر رمضان خو أتوي بخشيوا لي بردني برامبرتون واندوا دايبو إيه مش خلقنا بخشين هذا وأتيك بعض ذكاء والكاظمين الغيظ والعافين عن الناس فلبكن بمال بخشين الذين ينفقون في السراء والضراء هم بمال ببخشا هم لي بردنيج ببخشا هم قصي جوان ببخشا والكاظمين الغيظ تري خذ رمك والعافين عن الناس خلق ببخشا وهم بخشينا هم بشك اللي بخشين ما مستبر سيارك كرت برسفك كرس متعدد جنك طيبة تجي أبدكن اگر فلان تش سر کفت نظر به سر من از فلان صدقه بکن فلان خیره بکن میانجی سرکی ببرم میانجی هندنانی بکن خیر اگر پشت هنگ نگهشت یعنی سر زوی بد بس پاره نبیر سر حسابت ویت و خیره بکت یانجی نه نبی خیره کبک مادام نظری کرد سر حسابه هر حسابش ما مستعلی خودش راضی بتین شب دیار مدام خود خیره بن بست ان شاء الله ام همین مر بین خیرات گله کدو کینو یکو عفو ان شاء الله خودش راضی خیر بین رومان لخیر به اللهم امين چاومان لخیر به بۆی وڵاتێکی پڕ لە خێر و بەرەکەت یاخوا دەسەکان زۆر سپاس دەکەین سەربەرز و کامران بکە و خی تەعالا قیام و سیام و خێر و حەسەناتی هەموو لایەکمان قبول بکە ئین شاء الله سپاسان دەکەین زۆر سپاس دەکەین پاشی فیا بردامه تبریه که خلاص وجه فیا ما و دعاش خودت کین ام همین مرد لبین خیر و صدقه زیرتر کین دا زیرتر خوده بریم در رکاراست و هدی رکام خوش بد برف بحشته و جاری برف بغداد و چی زانی که کش هوا البغداد چوید ناف رمضان پیروز ده از بجم افی کم جرف کاری مشروان جباری پای که راست خودت نوا پاشی بداد کلمه داود شوان افدم تباش زانی که بغداد جداهی نافچین کردستان چه هی طیبتشی
هەیڤ ڕەمەزانێ بەڵێ ژوان دیارە ئەسە من لە یاریگای شعبم مەڵب شعب یەکێک لە مەلعب هەرە ناسراوەکانی عێراق دیارە لێرە ساڵانە پەڵاوانێتیەک بەڕێواچە کە بۆ یاری محەبسە یاری محەبس یاخود بە کوردی پێڵەن مشتەزار ئەم یاریە بڕوان ناکەم لە هەرمی کوردستان و شار و شارچکەکانە هەبێ بەڵام ئەم یاری یاریی کۆنی بەغدادیە کە مێژۆکەیە گەڕێتەوە بۆ نزیکی 300 ساڵ باوکاتە گەڕێتەوە بۆ سەردەمی عەباسیەکان و کوخۆیان ئاماژەی پێکەن یاریەکە موسیلێک لە دەست یەکێک لە ئەو بەشداربووانەیە ئەشارن کە نزیکی چل کەس دائنیشێ واوکات لە تیپی بەرامبەرە سێ کەس یاخود چوار کەس کە پەڵانی تیپی بەرامبرن بە دوای ئەو مسیلەیە گەڕن و لەو دەسانەیە دۆزرێنەوە کە شادراوەتەوە من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم یاریە ئەچمە لای بەڕست سادۆلی سامەڕایی کە یەکێکە لە یاریزانە بەناوانکەنەوە دێن مرحبا بك سادۆلی سلفي على هاي اللعبة اليوم هاي اللعبة ضمن بطولة العراق الكبرى للمحيبس اللي نظمها الكابتن عدنان درجال. اليوم مباراة قوية بين فريق الكاظمية اللي يمثله جاسم الأسود بطل العراق وفريق الطوبشي هم المتألق فرق من الفرق القوية. واليوم مباراة كبيرة يعني بس يعني لحد هاي اللحظة أستاذ جاسم ده ينزل احنا نعرف فريق الطوبشي إلى باع بهاي اللعبة عنده طيارة يحملون محبس أقوياء فلحد هسه المحبس شوية تأخر بس إن شاء الله يعني يجيب المحبس جاسم يقدر يجيب المحبس. شنو قانون اللعبة؟ قانون اللعبة هي حال لعبة كرة القدم إلى قوانينها يعني العدد 50 لاعب المحبس يكون مختار من اللجنة المشرفة الحكام موجودين على أخطاء المباراة من 16 نقطة تخلص النقاط عدد النقاط يلا تنتهي المباراة يعني قوانين هواية بالمداور إذا المحبس نكمش مداور ننقله ونقص نقطتين من الفريق وإذا نلزم محبس مو المحبس المعتمد بالبطولة داخل الفريق يعتبر الفريق طرد وخسران. شكرا لو وسهلا جوان ئەوکە جۆبیستی بوون یعنی ئەوەیە چێک بوو لە ناوبژیوانانی ئەم یاریە کە ئەم یاریە بۆم ساڵ پەڵاوانەتی بۆ ڕێکخراوە لە سەرجەم شار و شارۆچەکانی عێراقەوە خەڵک بۆی هاتووە و ئەمە تاکە یاری تەرفیە کە لە عێراقدا وەک بڵێ لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە بەس بە ینی سەرپەرشتی وەزیر بەڕێوە ئەچێ و دیارە ئێستا یاریەکە زۆر یاریی تون و چێبڕچێکی بەهێزەیە لە نێوان دوو تیپا کە تیپەکان هەرێک لە تیپی تۆپچی و تیپی کازمەیە کە دوو ناوچی جیاوازی بەغدان و دیارە ئەم یاریە بەو جۆرەیە کە ئێستا تیپی با بڵێن کازمیە سەرقاڵی شاردنی مسیلەکە لە نێو دەستی با بڵێن ئەو ئەدامانی تیپی تۆپچیە بۆی کە بتوانن دواتر مسیلەکە بدۆزنەوە وامێ ئاماژە بۆ شکەم بۆ ئەم ساڵ یاریەکە یاریێکی جیاوازە چکە بۆ پێیکە ئەم ساڵ کەرەنتینایەوە قەدەغەی هاتوچۆیە نەتوانراوە با بڵێن خەڵکی بێتە ئێرە چووکە قەدەغەی هاتوچۆ هەیە ئەم ساڵ یاریەکە بەبێ جەماوەر بەبێ ینی خەڵکی بەڕێواچێ واوکات ئەم یاریە بۆ خۆی یاساکەی بۆ جۆرەیە کە 100 کەس دانیشێ سێ کەس ئەو موسیلەی لە دەستی با بڵێن ئەو تیپە ئاشارێ بەڵام بۆ ئەم ساڵ ئەو ڕێژان کەم کردێتەوە بۆ 40 یاخود 50 کەس و ئەو چل کەسەکە ئەکاتە 80 دەست مسیلەکە لەو 83 ئاشار درێ بۆیە بۆ ئەم ساڵ یاریەکە یاریێکی جیاواز وە تونەوە چێبڕچێکی زۆر بەهێزەیە وامێ ئاماژە بۆ شکە بکە تیپی بەرامبەر کە ئێستا دانیشتون تیپی تۆپچین بەڵام تیپی بەرامبەر کە تیپی با بڵێن کازمەیە ئەو تیپا یەکێک لە یاریزانە هەرە بەناوبانگەکانی عێراق ئەندامی ئەو تیپەیەکە ئەویش جاسمە سۆدا گەر عەبدوڵڵا هاوکار بێت ئێرە ئەچینە لای با بڵێن جاسمە سواد کە بە پاڵەوانی عێراقی یاریەکە ناسراوە باوکات لە سەرجەم وڵاتانە و بانگێ شەکرێ بۆی کە بتوانێت ئەم یاریە با بڵێن بەشداری لە یاریەکانە بکەوە مسیلە بدۆزێت لە دەستی ئەو یاریزانانەی کە دانیشتن ئێستا جاسمە سۆ دەچێت بۆی کە بتوانێت بە دوای مسیلەکە ئەبگەڕەکە لە کۆی ئەم چل کەسەی کە دانیشتون کاکە 80 دەست ئەو ئەبێ بچێت بگەڕێت مسیلەکە بۆ جۆرە کە ئەبینن بیدۆزێتەوە دیارە ئەمە مەزانەکە بۆ جۆرەیە کە تەماشای چاوی یاریزانەکانەکە لەگەڵ دەستیانە
بۆی کە بتوانێت مەزانە بکات و یاریەکە بدۆزێتەوە بەڵە ژوانەوە کە بینیوان ئەمە یاری محەبس بە جۆرەیە کە یاریەکە ئەمەم چێژی زۆر لێبینن و چە بڕچێکی زۆر تونیشێ لە نێوانێنە زۆر سپاس دەکەین یاخوا دەسەکانت خۆش بێت شڤان جەباری لە بەغداوە لەگەڵمان بووی تو لەنا ئەو هۆسە و هەڵایە جا ئێستا من لە هۆسە و هەڵاکەی شڤانەوە ئەتان بەبووە هۆسەوەڵایەکی تر دەنگتەژی لەگەڵ خەرباڵەکەی منیش حەماس گرتمی زۆر جوکی خۆش جا ژڤان شتێکی شڤان و ژڤان شتێکی ترتان پێ بڵێم کە وا ئەکات حەماس بتگرێ ئەم یاریەیە جاسە تۆش بیخوێنی تۆ هەروە بێ تۆش باسی بکەی هەروە بێ بەس ئەول دەفمەنیە سوپاندوو نییە ناکەین باسی یاری سین و زەرفەکەین زیاتر لە ڕەمەزانانە ئەکرێت یاریەکی کەلەپوری تایبەتە و زیاتریش لەکوێکرێت لە شاری کەرکووک هەولێر کۆیە و ئەو یاریە یعنی وا دروستکراوە کە ماوەی چەند ساڵێکە لە شەوانی ڕەمەزانیش لە سلێمانی ئەم یاریە هەر چۆنڵە چۆتە مەدانەوە لەوێش یاری ئەکرێت ئەم یاریە هەوادارێکی زۆریشی لە دەوری خۆی کۆ کردوتەوە لە سلێمانی تا پارشێوان یاری دەکەن و هەروەها لەوە چە وردە وردە بێتە ئەوێش بزانین جا یاریزانی بینی خۆشی هە لێزانی خۆی هەیە بابچینەوەی نازانیترەمە لە سلێمانی بە یا لە کەرکووک بێ نازان کوێە بەس بابچین بیبینین بزانین هیچ شوێ سینی و زەرف سین و زەرف یاریێکی کەلەپوری تایبەتە زیاتر لە شارەکانی کەرکووک و هەولێر و کۆیە یاری پێکراوە مێژوویەکی کۆنی نەزانراوی هەیە ئەم یاریە تایبەتە بە شەوانی مانگی ڕەمەزان و لە قاوەخانەکان بەگشتی و لە هەندێک کوچە و کۆڵان و ماڵەکانیش دەکرێت زۆر جاران گۆرانی بێژە ناودارەکانی شاریش ئامادەی دەبن و گۆرانی و مەقام دەچڕن ئامانجی ئەم یاریە چەوکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و بڵاوکردنەوەی لێبوردەی و خۆشەویستیە لە نێوان خەڵک ساڵانیەکەم یاریە بە شەوانی ڕەمەزانیش لە سلێمانی ئەنجام دەدرێت ئەلێن تورکمان داینەوە کورد داینەوە ئەسڵەن ئەساسا عارب کردیە مزبەح محێبس عارب کردیە محێبس لە ڕەمەزان یاریەکە بە سین و زەرفی تیاکرێت بەس بۆ سین و زەرفە دوای ڕەمەزان ئەم یاریەکە هیچ تامێکی نییە هیچ زەوقێکی نییە بە هیچ لەولێ یاریەکە بە دوو تاقمی سێکەسی واتە 6 کەس دەکرێت 11 کاسە کە زەرفەکانن کانزایی زەردن بە دەوری سیێنیەکدا بە شیلە یان بە ڕەحەتە لە قوم دەچەسپێنرێ هەر تاقمە و لە کایی خۆیدا لە ژێر پەردە یان بەتانیدا مورویەک لە ژێر زەرفێکدا دەشارێتەوە تاقمی بەرامبەر دەبێ بیدۆزێتەوە سینەیەک و 11 زەرف و بنجوقێک هەموو نەتەوەکانی کەرکووک کۆکاتەوە یعنی من دایم لە ناو برادەکە خۆشمان کاڵم هاوڕێی تورکمان و عەرەبیشمەیە ئەڵێ مەم سینێ بێتە کۆکەرەوەی هەرەمومەن ئێستا من ئەگەر لەگەڵ ما بن حەزەکەم سینەیەکی کاگاوتا شاردوێتەوە بیدۆزینەوە بزانین توانین بیدۆزینەوە جا شێوازی یاریەکە توانی بۆ خۆت فت بکەی یاخود لە سەرەتاوە گوڵەکان لێ دێت و بخێنچێنی ئەمە جێیەکەی پێشووترێتی کە دایناوە لە قانونی وەستاییە نابێت لە جێدا بندرێتەوە بە شێوازتر هەیە پێوترێ عەجەمی یعنی لە عەجەمیە لە سیستەمی عەجەمیە بۆ تێ دابنیتەوە ئەمە کە خنکاندم دوای کە فتەکەم ڕاستەخۆ بێتە دوو ئێستا ئەم بە شێوازەکەت خاڵەکانم دا بۆتە دەخەڵ یعنی ئەمە دەخەڵ حسابە لەسەر من بۆ چووکە گوڵ و دوم لەداوە لە دوای گوڵ و دووەکەم فتم کردو زەرفەکە تەقیوە یاریە کوردەواریەکانیش مێژوویەکی دێرینیان هەیە کورد 100 ساڵ زیاترە سین و زەرفیان کردووە جگەلەوە یاری کڵاوێنیش یاریەکی دەگمەنی کوردەواریە لە شەوچەرەکاندا ئەنجام دراون ئارام بەختیار کوردستان 24 سلێمانی ماشڵە کەشەوەکی خوشە ئەلدافمە زەتر گوستیر کۆنێت کەم هەر عەرب لە منطقە عەرەبیەکانش پێڵەن محەبستا لە ناوەڕاست و خوارەوە کەرکووکیش هەر محەبسیان هەر عینەن یاریە بەڵام فەرقەکەی لە ناو دەستە شینە بەتەنیکە بە سینیک ئەو نوز ئەو کۆسکێت بچیکوکەنە اینجا ژبان خۆتە زانین ناو خۆشمان کوردەواری خۆمان بێجگە ئەم سین و زەرفە کڵاو کڵاوێنمان هەبوو شەوانی زستانان
جا ام ما بحثی یاریاجی کردن فیوار رمضان دا اکشون توارد خوش تایبتیجی کو دل مروفی به مرتبط نا فیوار رمضان داش بلی قرآن خواندن کو اجر کی گلک مازن هی مروف گو به سرودا مناجاتا دعا کردن هم خیر جی هم جی دل مروفی مرتاح دل الله. افشواجی تواری ما خودی حس کرد از بجم دب دل گلک آبد ما مستعد القادر کردی دنگ خوی خوش تقال كوك احمدي دف جنين اخوه طيبات افشا بدي سماه ونت معنا انقلب بخير هاتن بخير ام نبجي ميرونت معنا فيت خطازين خدانت مالنا وانيا وايلي كما دام أهل سيد البيت خلاص اللي هاري ولا وايلي هاتي ان شاء الله ان شاء الله بجرد هم هرسي رجب بيك بابي ان شاء الله هاي قول عمر بدا ان شاء الله انقلب بخير جا بۆ پێیکە خەڵک زۆر حەزی لە دەنگی جەنابتە و بەرنامەکەمان ئەڕازێنیتەوە ئەمانوێت کەمتر پرسیارکەین زیاتر مەدان بین بە خۆت ان شاء الله بس ما شاء الله تعبروا ابو شهاب جي كنتي جلكيت كردي بكي ما شاء الله اخو كاش خكري بنزلي كردي و احمد ديگو بدش داشي بتفتن بابا دانش هباش بو ما كبر رمضان باش بو بنزلي كردي كان على كمان بناي كردستان ما بدش داشي بين با دانش بيك ورجعنك او زواج زوانه بس زل كرديه كزوانتر مرتاح تريش وانيا ازا بناي اخوي بعد سبيبكين وش سوفان قلتي كم ترين برسيار بكين باشترا زور باش جبزاني كل دسبيكي تتشحوزر كده هل دسبيكي بدردي تركاري قربرين دار مقيانا اقر رحمينك بحال مزر بريشان يا رسول الله لقل شتفاي ظلمة قليل امشينا بيزارم لبردرقاي كد كوتوم نبو كزبت هوارم يا رسول الله بلي بند غلامك ملير ولبين قراوم تبوتوزي بريقات دخم سرسر وشاوم يا رسول الله بدن شفاء نجات نما وسفر جارانم ليتشاري بيانا بلبو او درد درمانم وميدم زور هر لير نخوشي من بكت سارة للطفي تون بيبي بش هجار كردي آوارا وكو سربازي بردرقات اقر ليمان ببن رازي لزي خادم اكم خزمتها تازن دوم بشانازي غريب وي غريب ودور ولاتك ملني وجيجابي غنباري شفاعة يا رسول الله لازم كان بيك زاري محمد هاتم عراز يقين هالرزوم يا رب محمد هاتم عراز يقين هالرزوم يا رب جسينا شبه وهاجد سنور وبرتوم يا رب
بخم وسايني أدبينم بقلبي لينك أبينم خليل الله ياسينم إمام بيربم يا رب شب تاریک روز مز نعیم و خلد دوز مز شب تاریک روز مز نعیم و خلد دوز مز ولكن سین صوز مز مگر از بخویم یا رب دستوز مز بناوی خوب ناری قهر یاری خو روحو زانین یاری خو بیارو پهلویم یارا بیارو پهلوانم از سپا سالاريوانم از خداوند زیهانم از وسعدی قیلویم یارا وكيلكم بتاكسكم لدنيا بخومسكم شقوف تعرمنا مع بسكم سكبكو قوقبم يا رب أكرم أسلوي يزل كردستان كيوي يزل شكر مانجين الشيوي يزل جباه دينا نوم يا رب محمد هاتم عراز يقين الرزبم يا رب جسينا شبه واجد سنور وبرتبم يا رب کوششم زور کرد لدنیا تاکو مقصود شو لذا دائما وقبل وحشي شعور شيء وما ديبي نفس ببريس مركزي دلمي ذقاز تازة فكر مكردو زاني ظالموا بمروتهم أيناي سبرا مناي أيناي سبرا مناي لباشي محمدي غريب لدنيا لباشي محمدي غريب لدنيا رقاي مدينة دشين باقول رقاي مدينة دشين باقول أمي بودينم بجانو بعدين أمي بودينم أمان بجانو بعدين صبر يا مناي أين
نازقاي منزل رسول أو خاياك يا قربان تكردد باقول أو خاياك يا قربان تكردد باقول أين سبرا ماشي محمدي غريب من دنياي لباشي محمدي غريب من دنياي وي خدش ترازي وي بتشبحشتي ان شاء الله والله امهمي امين يا رب امهمي غريبين في دنيا دا بشتي محمدي صلى الله عليه وسلم وين يتخوا ان شاء الله بشتي كنت من خذ بمدانا يا اختار رجع قيامتي ان شاء الله ام دورو بريتي بين ام دستي الله كوثر باخوي ام فيك ببشينا بحشت ويدنجت يا خوج دستي كاك احمديش خوش بيت طبعا احمد زور ما عندي فخير زۆر هیلاکەوە ئێستا ئاگات لێ بوو کاک سەرداری پرۆدیوسەر بە منەڵێ سۆبان خان بۆ تەدریب ناکەی کە ئەو ئاهامیش بەسەری شایەتم بکەوتم با ئەوە نییە لەگەڵ ئەو بۆ تەدریب دەکەی ئەوە دەیەوێت خۆی فێری دەفژەنی بکات زانی یا ئەحمەد ئەبم بە منافس بۆت ئەرێ ئەحمەد گیان ئەو دەفە شینە لە گەجلەکە سۆرە ئەوە تەنسیق بوویان ڕێککەتەوە هەبوو گرانترین دەفت بە چەندی کڕی ئەحمەد هەتوو ما شاء الله بس عندي استراد خاص لإيران لبويات لشي؟ إيران ما شاء الله بخوي خاص دروس كده سعرك دبيب زانين أحمد زانيت يانا أو بيت قوت يا بوندب كرياو ها أيدي استراد خاص بو اشتشي زور تايبات بلا بوي دروس كده يعني بوشترين دفنو كالكيريت إنا تشيكن المومس والله الإيران الإيراني إيران دفي زور باش دروس دكا بتايبت كرماشان وسنة بله بله بتايبت كرماشان خوش دزاني ولا بو كانيش هما لا معلومات باشا بس دفي خود حاجة لكي شلون أمزاني لبو كاني بس بعد طرح بدم بالله استعي شغله يا رب ما يشتشي كاك جيب أمن زور حزم لدفجن لا تنالم بس سوفان بتما هذا لم دياره بتما يشتشي أدي بيشي دورج ترتيبات لقى ما مصربات ريكتنا تقريبا أي أستانالم بيشم قول خوي بحقيقة أقربية سر واقع دف أمريكا أميري أفرتا هاد لكونه أفرت دفي جانية يعني أحمد دستي لي برش لا لبر أوي أقصيناكم كأواني كمثلا يعني أسانتيك أبو خانم أتواني بله هر خوي أميري استد دولات في إيران أو كرداني إيران زۆربەی زۆری ئافرەتەکانیان دەفزنی زۆر چاچیان لێدەر بەخود دەفژەنشی باشیان بەخود بەڵام خۆت باس ئەزانیت ئەمن ئاخ تاقی دەکەینەوە دەبیت یان دەری ئەیان من ڕێزە نازانم بە ڕێزە لێدەم بەڵام دەکات ئەو تەزبی حەیدانی بامزانین ئەحمەد گیان دەیدە یان نە دێڵە والله تتظاني قديم زور حزم لي ولا دفي بس زور تركيزم دكر دسر اواني كدفيان عزف دكر خلكانا كون بابلين امن تمرم لاحمد جيكس كاتر بوكاتي خلكانا كون دفيان عزف دكر لقلان دادني شتم بس تمشاي دستيانم دكر بس بوي ورم قرت بس اوها فيربو ببي اوي بس مهيز دورك يعني شتك واحمد يجي لاخوي بزياد يعني ببيت دوره او ريزي فيربو براستي هنره او ريزي شتشي اما كتمشا دكينو عزف دكا شتشي اسانه لا اما وادي بينين بتساو والله اگر بيس امري واقع بتوي اتو او شيء بكي استم كدفزنيشم ناتوانم عزف كان بوشي که اوان عزف دكا زور قرصه وليس تمرين كان يكم قرصه امانه بدماره كان زور اوانات هم يديشيو او بنزانات دبي يعني غاية درجة الشلبي يعني اتو دفيش تكري نعوت يعني كم
نا باس سڕی مهنەکە نەڵێم چی بوو دیانەتی تمرینکە بەخوایە لە پێسەمە ڕۆژێک دێ بە دەفەوە دێتەش یاڵە داناوێ خودی لێ بینی بەرهەمێ دێ بە بچین ماوەستە على حرم الرسول خذوني الهادي عيني العيون على حرم الرسول خذوني الهادي عيني العيون يا مسافر بلد الحبيب زاد وجدي مع اللهيب يا إلهي اكتب لنا نصيب على حرم الرسول خذون على حرم الرسول خذوني الهادي عيني العيون على حرم الرسول خذوني الهادي عيني العيون القلب يعشق كل جميل ويا ما شفتي ويا ما شفتي جمال عين واللي صدق في الحب قليل قليل وندم يذوب يوم ولا يومين ولا يومين واللي هويته اليوم دايم يصالوا دوب واللي قويته اليوم دايم يصالوا دوب ليعاتب اللي توب ولا في طبع اللوب واحد ما فيش غيره ملا الوجود نوره داني لبيته لحد بابيته وما تجلاني وما تجلاني بالدمع ناجيته بالدمع ناجيته على حرم الرسول خذوني الهادي العيون على حرم الرسول خذوني الهادي نادينا يا رسول الله نادينا يا حبيب الله أنت شفع بك عند الله نادينا كرما ناديني على حرم الرسول خذوني الهادي عيني العيون على حرم الرسول خذوني الهادي عيني العيون كنت ابتعد عنهم كنت ابتعد عنهم كنت ابتعد عنهم وكان يناديني ويقول مسيرك يوم ترجع لي وتجيني طاواني يا عبدي طاوانا
طواني يا عبدي طواننا وحدي ما لك حبيب غيري قبلي ولا بعدي ما لك حبيب غيري قبلي ولا بعدي أنا اللي أعطيتك من غير ما تتكلم وأنا اللي علمتك من غير ما تتعلم واللي هديته إليك لو تحسبه في إيديك بشوف جمايلي عليك من كل شيء أعظم سلم لنا سلم لنا سلم لنا تسلم سلم لنا تسلم على حرم الرسول خذوني الهادي عيني العيون على حرم الرسول خذوني الهادي عيني وي شروخ ودش تروزي بتاف دنجي هرب منت وي سحته أخوش ئەمەندە دەنگی بەسۆزە کە بە دیار مامۆسا دانیشیت ئەڵەی بنج کراوی ئیتر هەر حەز ناکە هیچ بڵێ حەز دەکەم هەمووی سناب بکەم بەس ناوێرم زار بەزار دادنم جێت دەریش ئاگام لێتە لەبەرەوەی کە بە ئاموەرەگیرە خەمتە ناڵی زوو بە دزیەوە سناپێکە مامۆستا لە عەرەبیەکان باسکەین مەسەلەن ئەم شارەزایم نییە بەس مثلا عراقي تايبته شامي تايبته مصري هي والله اسامه مصري بو جهان تايبته وانا زانن هيك شي بو اما اسامه مصري بو والله وانيا او هي كلثوم ويستم استاوا بلان بستم با هم او يكلا منشده كاني كلثوم بلام او خوي نزيكي 30 دقيقه زمن تنها دو بارتسم لي قلت مثلا قام كلثوم زور قصي دوباره دكاته هتا نا يعني دوباره تدانيه وشو انا جیاواز بو او كوبلاكاني تريشي جیاواز او مواليك بموال دم قلت او لقل ميوزيك وايقاع يعني وكو بابلين وكو غوراني اداي دكا نوكو وكو موال بابلين بوي ازاني مشوكا اتشو سر سيره الحب وانيا تقريبا نوكو اشتكاني ديارهم كلثوم لو اتشو بمقاماتك اتشو سر لا لا توجهان يعني تایبەتترە بەخودای کاک ژڤانجیان خۆی لە عەرەبی هەر کەسە و تەعمەکی خاصی خۆی هەیە مصری عراقی مەثەلەن و سووری بەڵام ئەوەی هەرە زۆر کە بەناوبانگە و زۆر مەقبولە لەکن خەڵک سووریە بەڕاستی و دەتوانم بڵێم زۆرترین منشیدی هەیە سووری زۆرترین گروپی گەلە زۆر باش ئێستاش لا یازال ئێستا گروپی تازەش هاتە ئاراوە مەسەلەن گروپی دەنگخۆشی زۆر چاکچاکیان هەیە ئەوان سووری لە منداڵیەوە ئەو ڕاهێنانیان پێ ئەوان هەمی مؤسساتیانی وەکو ئێرە نییە هەر کەس دەبی بەخۆی خەمی خۆی بخوا لێرە ئەگەر چەند بەهرەداربی دەبی بە خۆت خەمی خۆت لەبەربی بەڵام لەوێ بگرە لە شارەکانی نەجەف کەربەلا بەغدا مەسەلەن ئەو شارانەی ئەو لاش هەمی مؤسسات هەیە لە بۆ تعلیمی قورئان لە بۆ مناجات مەسەلەن هەمووی فرقە دروستیان دەکەن هەر لە گسکەیەوە ڕاهێنانیان پێ دەکەن ئەوانەی کە بەهرەدارن مثلا جێدایتە حیجازی ئەوانە چکە ئەوانیش مەبزان شتی زۆر تایبەت حیجازی مەبەست حیجازی سعودی لای سعودی ئەو شتانیان نییە منشیدیان نییە حیجازی ئەخە حیجازی خۆی حیجاز نایوشە حیجاز واتای مەقامی حیجاز نا جگە لە مەقامی حیجاز نازانم من جۆم لە شتی سعودی نەبووە ئێستەوەی متابعام کردبی مصری سووری بە دەرەجەیەک ئەمن متابعام کردینە شتەکانیان مەقبولە لە لای خەڵکیش لە ئێرانیش زۆر فارسەکان زۆر پرۆژانی مەولود و لە دایکبوونی ئیمامی مەهدی ئەوانە بە زمانی فارسی چی ماشەڵڵا مناسەباتیان زۆرە بەس ئەمن ڕوو نەدایتە فارسی وەڵ هەتا ئەوە مەسەلەن لە تورکی کەمێک لە فارسی کەمێک بڵێ بەس ئەمن ناوەڵایی لەگەڵ تورک و فارس زۆر برادەر نەبوویمە
حەزم پێی نەبوو کوردیە حیاتەکە لەگە عەربیەکەش عەربیەکە بەتایبەت وانە ئەو جارە چ تێکەڵ دەکەی وڵی نازام تێنیمە تێنی ئەگەر هەندێک ئەو هەبی باش دەماعەت ئەومان مامفەتێنیە بەخوای دەم ڕۆژانە ئەو زارە فێڵتان لێم کردیە کووا بەرداغەکە بەخوایەوە چەند ڕۆژە دامان نەنایە دەزانێت ئەوەلۆ تێنیتان ناوی دیارە ئەمن سەرەتا ویستم ها سبحان الله ئەمن ئەو ڕۆژ سەرەتا ویستم پێیان بڵێم کاکە ئاوکمان لوبینە لێرەدانی لە بیرم بەخوای ئەو ڕوو بەتەمام پێوێن باش بهاتی چایەک ئاوەک قاوەیەک بەجار لە بەرامبەر میوانەکانی شەرمەزارە بین بەخوای دەبووە چا ئاو شەربەت هەبایە من و تۆ زۆر لە پڕهینە ژوورەوە زۆر تاخیرە بین لە دەروەر خەریکی سنابکردنین زای شەرمەزارەیە کەسیە مەسەن بە دکتورەکان دەڵێن چ بخۆین باشە چ بخۆینەوە باشە ئاو نازانێت خۆشمان ئاوماندانە دو ساعتیش لە ناو ستودیو بەبێ ئاو بەبێ شەربەت کوشت خۆی حەقە لێرە کاکە لەمە و دوابە ئیتفاقە چ بکەین وانە بابچینە دەرەوە لەگە پرۆدیوسەر دانیشین ئەبێ شەربەتی مێوەش کاکە شتی ئەم شتی ناخۆم بەخۆت بخۆ گوندۆری بما بدۆنم خێرا خۆ زۆر یعنی لێ داوام کرد تحمل خێرمان گەیشت کوپەیە و دەخۆمەوە کامێرەی من ئاسایی بەدڵی خۆرەوە دەری لە شتەچی دەگەڕی ئەرێوەڵا دەمەوێت ڕەبتی دووشت بەیەکەوە کوردی و عەربی کوردی نانە عەربی حەزت هەستان لێ یەکسەر بچمە عەربی لێ کوردی بەدڵی خۆت بەدوای چی بوو دووشت بەیەکەوە چی بۆ دووشتی یەکسەر کوردیەکە بڕۆ عەربیەکەی تقریبا دەبتە سێ مادە لە دوای یەک بە دوای یەکدا دەیگۆڕین مادەکان بەس ڕتمی ئیقاع یەک نەوعە هەر یەک ڕیتم دەڕوە بەس چیە دەمێ ئەوە کە لێرە بیکەمەوە دێتە بینت بەس لەگە دەفی باشە لە سر و گوتنیان موسیقای دیکەش حەزت لێ بە خودای مۆسیقا زۆر لە مێژە حەزم لێ خۆم فێرکەم بەڕاستی بەس نەم کردیتە خەم ئەگەرنا حەزم لێ بە خۆم فێرکەم مۆسیقا مهمە بەڕاستی تایبەت ئەوانەی کە دەنجیان هەیە یعنی زەرورترین شت لە بۆوان مەقاماتە یعنی بە هەر شێوازێک بی دەبی خۆیان فێری مەقامات بکەن ئەگەر مەقامات نەناسن چونکە ئەگەر مەقاماتت نەزانی لە ئاوازێک عاسی دەبی و دەمینەیەوە هەتا ئەو کاتێ ئاوازەکە وازت لێ دەینی ئەگەرنا ئەتوو ناتوانێت بیگۆڕی لە بۆ شتە چیتکە جگە لە دەفت چ شتەچی دیکە خۆشترە لەگە سرود بێژی هەبی عودیان چ شتێک وەڵایی تەبیعی قانون یەکە لە ئالەتەکان و نەی ئەوانە تقریبا خۆت میلت بۆ کامیانەت ئەگەر حەسکەی من ئەگەر خۆم فێری میوزیکەم عود بەڕاستی بزانم سنتورت چت هەبوو من سنتوری شبان ئەگەر وردە بێتە ناو ئالەتە مۆسیقیەکانەوە دەخۆ فێرکی شەوێک ئیتر منە بم بە گروپ لەگەڵ مامۆستاوانە ئەگەر خۆشت فێرنەکەی کوڕەکەت نایت فادی فێرکە فادی ناڵێ مەجارڵ لەمە ئیتر ئەحمەد دەبینم وەکو ئەحمەدە و لە شکلی ئەحمەدە و دڵم پێی خۆشەکەڵم فادی من شاها فێرە بێ دە ئیشەڵڵا یا الله ئینشاءالله دەست پێ بکەین یا الله مدحيك بكم لا يقبتو بنوري تاوانم تندي بلي مشتاك ما هرخو بقرزار زانم مني بيجو سرقردان شون حق بدم بزمانم بكا وصلي قوريتو قربانت بدلو جانم خدا وصفي كردوي منيش هر هندي دزانم بلين فداي خوتو دين جانو مالو سامان لقول برسيم لبارتي زور جواني برايان جي سورة وشادماني بشاير ميكو بنار ميك داي جواب
وتی با پێت بڵێم با تۆش بزانی لەبایار عیشقی محەممەد سوورە ڕانگەم بدا صلوات لديداري محمد سلامي إخوة لديداري محمد سلامي إخوة لديداري محمد لا يعلو بيت ياراني محمد لا يعلو بيت ياراني محمد برسم لخاياكو آوكي مدينة ليا يثريب سن بوي بمشارا شيرينا بدق شادي وادي دا جوابم وتي با بيت بلم باتوش بزاني ديل شادي وادي دا جوابم وتي با بيت بلم باتوش بزاني كمين محمد لبا واشتايا بدا صلوات لذي داري محمد سلام إخوة لذي داري محمد سلام إخوة لذي داري محمد لا يعلو بيت ياراني محمد لا يعلو بيت ياراني محمد محمد مزهري دينا الله الله يا الله بناغ وكل قايدينا الله الله يا الله سفيري عرشي أعلى يا الله الله يا الله محمد يا ريديرينا الله الله يا الله 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 يا الله يا وجودي تشري تابانا الله الله يا الله سراي بر شوقي عرفانا الله الله يا الله نشاني فخري إنسانا الله الله يا الله دروش مي برزي آينا الله الله يا الله 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 يا الله يا بليني حكمي رحمانا الله الله يا الله وتاري شازي قرآنا الله الله يا الله كتابي برزو بيني الله الله يا الله فيا مجوان شيرينا الله الله يا الله يا الله الله يا الله يا خشي حزايا اسفدا مايا كل شاهو قداما كل شاهو قداما يا أتروجي قياما نيازيد المياري لا إله إلا الله يا يا أحمدي مختاري مقربي غفاري مقربي غفاري شفيعي طول داري لد بالسلام باري لد بالسلام باري
هاتن بلام هاتن هاتن بلام هاتن بانقرش بو هلاتن عالم ينهات دياري لا إله إلا الله. وي ان شاء الله خدش ترزي تشت صاغبة يا ويدين قلت هرب ان شاء الله هم بخير حساب بت امين ان شاء الله. يعني لما نجي رمضان شوي مولودوش تانكرت يعني لبا كورونا يعني لو ما نجي رمضان نا والله حتى استا مولود ما بس ليره مولود ما نعمة تاخذيه وانيا ابزام وقتها كمان زوري نما او عندما نما ابوي من برسال 5 دقائق دوتن بازياتر اما كوتاي بي بينين لهموي باشترا او 5 دقائق لقوا او دنگه خوشه لقى كاك احمدي باشترنيا ريكوتنا كيهم زارك مضليه باشي وافشاوا ام دي بدماي كينين ما يوماي دنگه خوشه ما مصطفى عبد القادري قال كاك احمدي دف جنينه وبشتهنگه خود حسكت باشي وافشاوا جي باشيوا هفدي همي قواش بيرون بتشتندي زيت مش بيرتهن ما خدش ترى تبعشتي ان شاء الله سلام حتى الصباحي السلام عليكم ورجونا فيجو طاعت ان شاء الله قبل بنجار زيت شما فيجو ني فيجو ورنا انا ظن كيشكا من سيري توكا بزام توبرو كامله رجل ديو خو حبيبي وحيله السلام عليكم قطع لك يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا يا رب يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم قد طال شوقي إليه والنور في عينيه قد طال شوقي إليه والنور في عينيه والسر طار إليه شوقا لرسول الله صلى الله على محمد صلى الله عليه وسلم صلى الله على محمد صلى الله عليه وسلم أوقفت العمر عليه بمديح بين يديه أوقفت العمر عليه بمديح بين يديه فوضت الأمر إليه ثقة برسول الله صلى الله على محمد صلى الله عليه وسلم صلى الله على محمد صلى الله عليه وسلم ومدحت بطيبة طه ودعوت بطه الله ومدحت بطيبة طه ودعوت بطه الله أن يحشرنا أواه على حوض رسول الله صلى الله على محمد صلى الله عليه وسلم صلى الله على محمد صلى الله عليه وسلم ووقفت على الأعتاب وبكيت له في الباب ووقفت على الأعتاب وبكيت له في الباب وبصفح دون عتاب قد جاد رسول الله صلى الله على محمد صلى الله عليه وسلم صلى